بەرد بە کۆبوونەوەی ئەم ڕۆمان دیارە ئێمە وەکو لیژنەی تەندروستی ماوەیەکە لەسەر خەتین چۆن بتوانین ئەو کێشە و مەشاکلانێک کە لە بەردەم ناوەندی تەندروستیدا هەنا و ئەو ستافەی کە لە ناوەندی تەندروستیدا هەیە ڕۆژانە تووشی گرفت و کێشە دەبێ ئەنجایان ئەوەتەیە تۆمەتبار دەکرێت بەوەی کەوا کێشە و مەشاکلەکان لە ئاسۆی ئەواندا یانەوەتەیە بەرهێرش دەکەونیان کۆمەڵێک لەمانێ لە بەردەمانە دروست بۆ ڕۆژانە لێرە لەوێ میدیاکانە دەیبیستین بۆیە بڕیارمان دەکەوە کۆمەڵێک دیدار و یەکتربینین لەگەڵ خودی ستافی ناوەندی تەندروستی لە پزیشکە بەڕێزەکان لە سندیکاکانی پزیشکی چ پزیشکان چ کارمەندی تەندروستی چ دەرمانسازان چ ددانسازان و بگرە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کارمەندانی تەندروستی ئەمانە هەموو کۆبوونەوە زنجیرە کۆبوونەوەیەک دەبێتن ئێمە لە کۆتاییە خودی قسەکانی خۆیان دەکەین بە ڕاستپاردەیەک و دەکەین بە پرۆژەیەک لەگەڵ 3 ساڵی بە دوواداچوونی ئێمە لە ناوەندی تەندروستیە چیمان بۆ گەڵاڵە بووە ئەمانە دەکەین بە پرۆژەیەک لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگایەوە بتوانین پرۆژەیە کاوشەوەی پرۆژانێک کە ئەنجومەنی پارێزگا تەقدیمی حکوومەتمان کردووە چۆن بتوانین چارەسەرێک بۆ هەموو کێشەیە دروست هەموو کێشەیە کە هەیە لە ناوەندی تەندروستی چارەسەری چەند بۆ بدۆزینەوە یەک لەو قسانێک کە کراوە لە ناو پزیشکە بەڕێزەکانەوە هەندێکیان ئاماژە بۆ دەکەن کە بەڵێ دەرمانی قاچاق بوونی هەیە و بە فعلیش ڕۆژانە دەبینین بوونی هەیە یعنی کێشەکە لەکوێیە ئێمە بخۆمان دەمانوێت بەدوای ئەوەدا بگەڕین چارەسەری بۆ بدۆزینەوە سندیکای پزیشکان حضوری هەبوو سکاڵایان لەسەر کۆمەڵێک پزیشک کردووە کە شاهادەکانیان بڕوانامەکانیان تەزویر بووە و هەندێکی ئیجراعات کراوە بەرامبەر ئەو هەڵە و بێسەروبەریانەی کە ڕووی داوە لە ئەنجامی ئیهمالیدا بووە